ئەمڕۆ هیوا فاوندیشن نوێترین پرۆژەی خۆی بەنای ئاڵنگارەکانی سەردەمی ئێمە ناساند. پرۆژەی ئاڵنگارەکانی سەردەمی ئێمە زنجیرەیەکی بەڵگەنامەیە کە لە 8 ڤیدیۆی بەڵگەنامەیی پێکاتوە. هەرێکێک لەم ڤیدیۆیانە تیشکە خاتە سەر یەکێک لە کێشەکانی ژینگە کە لە ئێستادا ڕوبەڕووی سەرتاسەری جیهان و هەرێمی کوردستانیش ئەبێتەوە. ئێمە وەکو هیوا فاوندیشن پێمان وایە تێگەیشتن لەو ئاڵنگاریانی کە لە ئێستادا ڕوبەڕوومان دەبێتەوە بەشێکە و هەنگاوێکی سەرەتاییە بۆ چارەسەرەکان. هەر بۆ ئەم مەبەستەش لەگەڵ زانکۆی کۆمارە پانێڵێکی هاوبەشمان ڕێخست تاوەکو گفتوگویەکی قوڵ و ڕخنەی بکەین لەسەر ئەو کێشانی لە ئێستادا ڕوبەڕووی ژینگەی هەرێمی کوردستان دەبێتەوە. پرۆژەی ئاڵنگارەکانی سەردەمی ئێمە یەکێکە لە پرۆژنایابەکان کە تیشکە خاتە سەر پرسە ژینگەیەکان و لە ڕێگەی بەرهەمێنانی زنجیرەیەک دۆکیومنتەریەوە دەوێت بچێتە ناو خەڵکەوە بۆی کە تێبگەن چەند گرنگە ئاشنا بن و وریا بن هۆشیار بن بەرامبەر بەوەی کە لە دەوروبەریان ئەگوزارێت لەو خراپیانەی کە دەرحەق بە ژینگە دەیکەن. ئەم ڕۆتوانیمان گفتوگویەکی زۆر سەرنجڕاکێش و باڵی کار لێکردن دروست بکەین لە نێوان پانێڵ سەبڕێزەکان کە ئەزمموی کارکردیان لە بوارەکە هەیە و لەگەڵ ئامادەبووانە کە ئینترسێکی زۆریان پیشاننا حەزێکی زۆریان پیشاننا و خەمی خۆیان دەرخست کە ئەیانەوێت قسەیان هەبێت و بەشداری بکەن لە پرۆژەیەکی هاوشێوەدا. گرنگیان پانێڵانە لە یەکڕیزی و دروستکردنی هەماهەنگیە لە نێوان دامەزراوە تایبەتەکانی بواری ژینگە. بۆ نمونە ئەم دیداری ئەمڕۆ کە بەڕێوەچوو چەندین کەسایەتی و پسپۆری بواری ژینگە و هەروەها کەسایەتی سیاسی کەسایەتی حکومی و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی مامۆستایانی زانکۆ ئامادەی بوون. ئەمە زۆرێک لە نزیکبوونەوە و هەماهەنگی دروستەکە لە نێوان سەرجەم چین و توێژەکان بۆ ئەوەی هەموو تواناکان یەک بخرێت بۆ هوشیارکردنەوەی بواری ژینگە و هەروەها بۆ ڕوبەڕووبوونەوەی ئالەنگەرەکانی ژینگە. ڕۆڵی ڕێکخراوەکان ڕۆڵێکی گەورە و کاریگەرە لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە بواری ئالەنگارەکانی ژینگە و مەترسیەکانی پیسبوونی ژینگە. کاتێ ئێمە کە پانێڵە سیمینارێک کارێک ڕێگەخین ئەو کەسانە دێنە پانێڵەکە کە خەمخۆری ئەو بابەتەن و خۆیان لە بوارەکە کارەکەن و زۆربەیان ئاگاداری بوارەکان بە نمونە ئەم پانێڵی ئەمڕۆمان ئەگەر دیقەت بین زۆربەی میوانەکانمان ئەیانویست قسەکەن و کۆمنتیان هەبوو بە خاتری چی بە خاتری خۆیان لە خەمی کارەکان. بابەتی ژینگە بۆ بابەتێکی زۆر هەستیار بێگومان ڕۆڵی ڕاگەاندنە بەدا زۆر گرنگە. هەم لەوە دەگرێتەوە کە تەخەسوس هەبێواتە کەناڵی تایبەت هەبێ بواری ژینگە هەم ئەوەی کە بابەتە ژینگەیەکان بادام بۆ تەکێشەی سەردەم ئێستا پێویستەکە بە زمانی ڕاگەاندن مەساحەیەکی زۆر ئیشەکانی ڕاگەاندن بگرێتەوە و بەرنامەکانی ڕاگەاندن بگرێتەوە و بەشێک بێت لەو کۆشەی کە بۆ بابرن بۆ بڵاوکردنەوەی زیاتری کەلتوری ژینگەیی بەکاردێت و بەشێکی زۆری سەرکەوتنی میدیا پێوە بۆ میدیاکان دابدرێت ئەوەیە کە تا چەندێکمان بە بابەتەکانی ژینگادا و بەشێک زۆری ئەو کۆشەی کە میدیاکان میدیا خەرجی دەکا ئەگەر بچێت بتوانێت ئەم کەلتورە بڵاو بکاتەوە یعنی ئەتوانین بڵێن بەشێکی زۆری ژینگەی فەرهەنگی لە وڵاتی ئەمەشە بەرەو ئاراستەی احتمامدان بە ژینگە و ئەو هەڕەشانەی کێسە ژینگەی وڵاتەکەمان هەیە. ژینگە ژیانی ئێمە هەموو شتێکیان بەڵام کە خەڵک بایەخی پێنایە دیارە خەڵک لێرە خەمیتری زۆر بووە خەمەکان زۆر گەورە بوون. ژینگەی کوردستانی ڕاستی بێ تا ئێستا ژینگەیەکی پاک بووە ژینگەیەکی پاک و خاوێن بوو لە چاچکە کارگەی زۆرتیانە بووە ئۆتۆمبیلی زۆر کەمتیا بووە یعنی ئەمانە لە چاو وڵاتانی ترە زۆر پاکوتەمیز بووە. ئەمە تازە بە تازە لەم 20 ساڵەی دواییە پاش ڕاپەڕین وردە وردە شتەکان گۆڕان کێشەکان گۆڕان بۆیە لەبەر ئەوە ئێستا جۆرێکی ترە ژینگەکە لە مەترسیایە ئەگامە لی نەبێ. ئێستش ئێمە زۆر باشی لە زۆر چاوشێنی ترە بەڵام ئەبێ زوو فریا بکەوین چوە ئەگە فریا نەکەوین ئێرە زۆر لە مەترسیا بێت. ئێمە وەکو تەلەڤیزیۆن ئەبێ بە بەردەوامی ئەم کەیسانە ڕوبەڕووی خەڵک بکەینەوە دیراسەکان ڕوبەڕووی خەڵک بکەینەوە خەڵک ئاگاداری ئەوە بێ کە گرنگیەکانی ئەم مەسەلە ژینگەیانە چین و چۆن تەسیری ئەبێت لەسەر کۆمەڵگە بەڵام ئەبێت هەموو میدیاکان بێنە سەر ئەم
ڕێگایە تەنها بە یەک ئیعلام ناکرێت، تەنها بە یەک جامعە ناکرێت، تەنها بە یەک ڕێکخراو ناکرێت، ئەبێ هەمومان دەستی یەکتری بگرین لە بەرەوەی مەسلەی ژینگە مەسلەی هەمومانە. تەنها من و تۆ ناگریتەوە، هەموو شارەکە و هەموو وڵاتەکە ئەگرێتەوە. طبعاً کەکردنی ئەم کۆڕووکۆبوونەوەوانش بەم شێوەیە و بەم ژمارە زۆرەکە زۆربەی لایەنەکان لە خۆ ئەگرێت هۆشیارێکی باش بڵاو ئەبێتەوە هەم لە ڕووی میدیاییەوە هەم لە ناو ناوەندەکە خۆشیە. پێم خۆشە ئەم کۆبوونەوانە تەنها ناو قاعەکانیشان نامێنێتەوە بچێتە ناو خەڵکەوە بچێتە ناو ناوەندەکانی خوێندنەوە بە پەروەردەوە بە بڵین ئەو شوێنانی دەرەوەی شارن کە زۆربیان لێمان داواکەن بۆ هەر چالێکیەکان لە ناو شار ئەکرێت. ئەوە 20 ساڵە باسی کێشەکانێکین کاتیەوە هاتۆ چارەسەریکەین بەڵام کە هۆشیاری لە شوێنی بڕیاردانە نەبوو کێشەکان وەک خوان هەرمێنێت و ئێمە هەر باسییانەکەین. کاتیەوە هاتووە کە کەسانی بڕیاردەر کەوکو ئەمڕۆ بینیمان لێرە ئامادە بن ئیتر پەنجە بخەنە سەر کێشەکان و یەکی کێشە بە کێشە حەلیکەن بە کۆمەڵی باسی کێشەکان نەکەین هەر جارە بابەتێک بوو ڕژێنین و لە کاتێکا کە کۆتایی بە بۆ نەکەیت هەنگاوی بۆ بنرێت ئەوە لە هەموو شتێک گرنگترێت کە بەلای ئێمە. هەمومان بەرپرسیارین بەرامبەر بە ژینگە، هەمومان بەرپرسیارین بەرامبەر بە فیڕۆدانی ئاو بە ژاوەژاو بە دەنگەندەنگ بە هەر شتێکە هەیە لەم ژینگەیە ئێمە وەک چۆن مافمان هەیە بەسەر یەکدیەوە مافیشمان هەیە کە ژینگە بپارێزین مافمان بەسەر ژینگەوە هەیە و لە کۆتاییە دوجار هەمومان وەکوڵێ لە خات بووین و ئەشگەڕینەوە بۆم خاکە بۆیە نیعمەتەکانی ئەم سروشتە ئەم ژینگەیە ئەتوانم بڵێم ناژمێردرێت بۆی ئێمە پێویستە بەڕاستی دەستی پێوە بگرین و ئەم جۆرە کارانەش وەکو پانێڵەکە کە من جارێکی دیکە دەستخۆشیم هەیە ئەگەر چی ئەتوانم بڵێم چارەسەری گرفتەکانی ژینگە بە ئێمە بە هیوا فاوندیشن بە ئێوەی بەڕێز بە تەنها ناکرێت بەڵکومە بە هەموو لایەنێک پێویستە ئێمە هاوکار بین دەزن ناو دەست بۆ ئەم چارەسەرکردنی ئەم گرفتانە بەڵام بەڕاستی هەریەکە و لە ئاستی خۆیەوە ئەگەر هەنگاوێکی بچووکیش بنێ بە هەنگاوێکی گەورە لەم قۆناغای هەژمار دەکرێت هەتاوی کە بتوانین ئەم دەنگانە هەمووی کۆ بکەینەوە و ڕایگشتی لێ ئاگادار بکەینەوە و لەلایەنی میدیاییەوە لەلایەنی مزگەوتەکانەوە لەلایەنی خوێندنگەکانەوە هەموو ئەمانە ئێمە بەرپرسیارین بەرامبەر بە هەم ژینگەیە. ئەگەر هاتو ئێمە باسێک لە گۆڕانکاریەکی کەشوهەوا بکەین باسی ئەوە بکەین کە 10 ساڵ پێش ئێستا کەشوهەوامان زۆر جیاوازتر بووە لەوەی کە ئێستا هەیە و 10 ساڵی تر زۆر فەرقیش ئەکا لەبەرەوەی ئێمە ئەگەر ئاگادار بن ئەم ساڵ لە مانگی حەوتدا هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان هەموو کەناڵە ئەخباریەکان باسی ئەوەی ئەکرد کە 3 حەوت و 4 حەوت گەرمترین ڕۆژی تۆمارکراوی ساڵەکە بووە کە ئەمەش لە UN-ەوە بڕیاریاندا کە ئێمە لە مەرحەلەی گلۆبال وارمینگەوە دەرچوین و چوینەتە مەرحەلەی گلۆبال بۆیلینگەوە واتە کوڵانی گۆی زەوی کە ئەمەش ڕەبتێکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ ئەو ژینگەی ئێمە یعنی ژینگەی ئێمەش بەسەکە لەو ژینگەی گۆی زەوی کە ئەو گۆڕانکاریانە زۆرەی بەسەردا هاتووە.